ئەم کاتتان باش هاوڕێیان دووبارەوە دێمەوە خزمەتتان باس لە ڕوودا و پێشهاتەکانی دوایی واتە جیۆپۆلیتیک دەکەینەوە دووبارە، چونکە بابەتی زۆر زۆر گرنگ بەڕاستی لەم ڕۆژانەی دواییدا ڕوویاندا وە لە ئایندەشدا ڕوئەدەن. هەروەکو دەزانین لە کۆبوونەوەی شەنگای لە چواری حوتی ئەم ساڵ واتە سێ چوار ڕۆژ بەر لە ئێستا بە شێوەیەکی ئۆنلاین ساز کراوە. هەندێک وڵات وەکو ئێران بەشداریان نەک بەشداریان تێدا کرد بەڵکو بوونە ئەندام. ئەتوانین بڵێن ڤلادیمیر پوتین دوای قەیرانی واگنەر جاری یەکەمین بەشداری تێدا کرد و لە چەند ڕۆژی ئایندەدا واتە لە 11 و 12 ئەو مانگەدا دووسێ ڕۆژی دیکە لە لیتوانیا کۆبوونەوەیەکی گرنگ و چارەنووس ساز واتە کۆبوونەوەی لووتکەی ناتۆ ساز دەکرێت. کۆبوونەوەی لووتکەی ناتۆ زۆر زۆر گرنگە لە کاتێکدا ئەنجام دەدرێت کە لە ئۆکرانیا شەڕێکی زۆر زۆر سەخت بەڕێوەیە و ئەم شەڕە کاریگەری خۆی لەسەر هەموو جیهان و لەسەر جیۆپۆلیتیک و لەسەر جەمسەرەکە داهانێ ئاراستەی جیهان بەلایەکدا دەگۆڕێ و هەر لە بۆ ئامادەکاری لە بۆ کۆبوونەوەکەی ناتۆ دوێنێ کۆبوونەوەیەکی گرنگ لە بروکسل سازکرا. تورکیا و سوێد تێندا بەشداریان تێدا کرد و لەوێدا کۆمەڵێک سەرەدا و کەوتنە دەست کە لە ئایندەدا چی ڕوو ئەدا. بەڵام لەو بەرنمەیەدا دەمەوێ سەرتا ئەوەتان بۆ پێ بڵێم کە پێشتر بڕیارمدا بوو لەسەر کێشەی کورد و جیۆپۆلیتیک بەرنمەیەک ساز بکەم. لەبەر ئەم دوو ڕووداوە بەرنمەکەم دواخست. یەک کۆبوونەوەی شەنگای بوو، دووەمینیان کۆبوونەوەی ناتۆ بوو. بۆ ئێستا کۆبوونەوەی شەنگای ساز کراوە کۆتایی پێهاتووە، ئەتوانین هەندێک قسەی لەسەرکەین، بەڵام کۆبوونەوەی ناتۆ 12 مانگ کۆتایی پێدێ. ئێوارەکەی 12 مانگ لە لیتوانیا کۆتایی پێدێ. اینجا ئەتوانی قسەی لەسەر بکەین. بۆیە لەو بەرنمەیەدا بە شێوەیەکی سنووردار لەسەر ئەو بابەتە قسە دەکەین و هیوادارم هەتا دوایی لەگەڵمان دابن. تکاتان لێ دەکەم وەکو جارام کەناڵی یوتیوب سوبسکرایب بکەن، بەشداری تێدا بکەن، لایک بکەن، ئەگەر پرسیارتان هێوانیش کۆمنتان هەیە بینوسن و بابەتەکانمان بگەینە ژمارەیەکی زۆرتری خەڵک. با لە ئاسانەکە دەست پێ بکەین کە کۆبوونەوەی 23مینی شەنگای بوو. ڕێکخراوی هاوکاری شەنگای ڕێکخراوێکی زیاتر ئەتوانین بڵێن هاوکاری ئابووریە، یعنی هەتاوەکو ئێستا نەبووتە ڕێکخراوێکی سەربازی و ئەمنی ویانی سیاسی بەمانە گشتەکەیدا. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لایەنەکانی بەشدار لەو کۆبوونەوەیدا بەردەوام ناکۆچی زۆر زۆر گەورە قوڵ لە نێوانیاندا هەیە. بۆ نمونە تەماشا بکەن هیندستان، چین، پاکستان، ئەمانە کێشەی خاکیان لەگەڵ یەکتری هەیە، ئەمانە لە دژی یەکتری چەکی نوکلەری دەکڕن، ئەمانە لە دژی یەکتری لە ناو گەورەترین ململانەیدا بەڵام لە ناو ڕێکخراوەکەشدا ئەندامن و ئەم کۆبوونەوەیە سازکرا هەروەکو باسم کرد لە چواری حوتدا. جگە لە ڕێکخراوی هاوکاری شەنگای ڕێکخراوێکی دیکەشەیە کە هەوڵ ئەدا ببێتە ئالتەرناتیفی خۆرئاوا، یعنی مەبەستمان ئەوێ ببێتە ئالتەرناتیفی وڵاتە دەوڵەمەندەکانی خۆرئاوا کە ئەوانیش کۆبوونەوەیەکی وایان هەیە بە ناوی G7 ئەو ڕێکخراوەش کە دەیەوێت بێتە ئالتەرناتیف لە نێوان 4-5 وڵاتی بەهێزی جیهانە. ئەمانەش بریتین لە برازیل، رووسیا، هند و چین و باشووری ئەفریقا کە پێی دەگوترێ بریسس لە هەمان کاتدا ساڵانە کۆبوونەوەی خۆی دەکا و هەردوو ڕێکخراو ئەتوانین بڵێن هەم ڕێکخراوی شەنگای هەم ڕێکخراوی بریس ناتوانین بڵێن دژی خۆرئاوا، چونکە وەکو وتم پاکستان پەیوەندی لەگەڵ خۆرئاوا هەیە، هند پەیوەندی لەگەڵ خۆرئاوا هەیە، بەڵام ئەتوانین بڵێن ئەو ڕێکخراوانە ناسنامەیەکی ناخۆرئاواییان هەیە، وایانیش ناسنامەیەکی پاسیفیک و هند و ئاوراسیاتیان هەیە. زیاتر لەو کۆبوونەوەی دواییدا کۆمەڵێک وردەکاری هەنا ئەتوانین باسی بکەین، بەڵام من بەتەنیا باسی بەشداری ئێران دەکەم کە بووە ئەندام
لە ڕێکخراوی شەنگایدا و ئەمە لە ئایندەدا کۆمەڵێک کاریگەری و کۆمەڵێک کاردانەوەی لێ دەکەوێتەوە هەم بە سەبارەت بە ئێران هەم سەبارەت بە چین و رووسیا هەروەکو دەزانن ئێران 50 ساڵە ئابلوقەیەکی زۆری لەسرە ئیزۆلاسیۆنی لەسرە واتە گۆشەگیر کراوە بەڵام لە ڕێگای پەیوەندیکردن و بە ئەندامبوونی ڕێکخراوی شەنگایدا بێگومان مەجای شکاندنی ئەو ئابلۆقە و ئەو ئیزۆلاسیۆنە زیاتر دەکە هەروەکو دەزانین ئەو مەجالە پێشتری شکاوە بەڵام بە شێوەیەکی سنووردار ئێستا کە لە ڕێگای شەنگایدا ئێران ئەتوانێت بە ئاسانیتر لە چوارچێوەی پەیوانەکانی شەنگای بازرگانی بکە و مامەڵە لەگەڵ وڵاتانی دیکەی بەشدار لەو ڕێکخراوەدا بکە و ناسنامەی ناخۆر ئاوای شەنگای لە هەمان کاتدا ئیتر دەرفەتێکە لە بۆ ئێران کە بتوانێت لەو بازنەیەدا بتوانێت سیاست بکە لە بازنەیەکی ناخۆر ئاوایی جگەلەوە لە یەک نزیک بوونەوەی ئێران و سعودیا بە نسبەت چین و بە نسبەت رووسیا بمانەوەی نەمانەوەی دەرفەتێکی زۆر گەورەیە واتە لە کاتێکدا کە ئێران بەشداری لە کۆبوونەوەی شەنگای دەکەوت دەبێتە ئەندامێکی کاراتیاییدا لە هەمان کاتدا ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لەگەڵ سعودیا و لەگەڵ عەرەب ئاش دەبێتەوە ئەمە خۆی لە خۆیدا دەرفەتێکی زۆر گرنگە لە بۆ چین و رووسیا بە تایبەتیش لە بۆ ئەوەی ڕێڕەوی بازرگانی سێم ویانیش ڕێڕەوی بازرگانی ناوەڕاستدا واتە ڕێڕەوی سنت پیتەربروغ و بەندەری هند بەیەکەوە دەبەستێتەوە ئەمە لە ڕێگەی ئێرانەوە دەچێتە ئەوێ و ئێرانیش جگەلەوە ڕێڕەوەکە بەوێداچێ ئێران لە بواری ئەمنیشەوە دەورێکی زۆر دەبینی لە بۆ ئەمە بە کورتی کۆبوونەوەی 23مینی شەنگای دەرفەتێکی نوێ بە ئێران دەدا کە ئێران لە ناوچەکەدا زیاتر دەستکراوە بێ و بەهێز بێ و ئەمە بمانەوە نەمانەوێ ئەمریکا دەخاتە حاڵەتێکی زەحمەتریانی دەستی ئێران لەسەر مێزەکەی جنێف لە بۆ مەسەلەی نوکلەری زیاتر بەهێز دەکا بمانەوە نەمانەوێ و ئەما تاوەکو ئێستا بەردەوام هەتاوەکو ئێستا نەگەشتونەتە ڕێککەوتنێکی یەکلایی کەرەوە بەڵام گفتوگۆکان بەردەوامن بابینە سەر کۆبوونەوەی ناتۆ لە 12 مانگ لە لیتوانیا ئەم کۆبوونەوەی ساز دەکرێت کۆتایی پێدێ و ڕۆژەوی کۆبوونەوەکە وەکو دەبینین گرنگترینیان بە ئەندامبوونی سوێدا کە تورکیا و هەنگاریا لە پێشی ئاستەنگن زیاتر تورکیا و دووەمینیان ڕۆژەوی دووەمینیان ئایا ئۆکرانیا ببێتە ئەندامی ناتۆ یاننا لە بۆ ئەوە کۆبوونەوەیەک دوێنێ لە بروکسل سازکرا وەزیری دەرەوەی تورکیا هاکان فیدان و سەرۆک وەزیرانی سوێد ئیتر ئۆلف کریستەرسۆن بەشداری تێدا کرد لە هەمان کاتدا کۆبوونەوەکار وەکو چاوەڕێ دەکرا لە ڕێگای یەنس ستۆڵتەنبەرگ بەڕێوە چوو و لە کۆبوونەوەکاندا ئیتر قسەکران هەردوو لایەن یعنی جگە لە هاکان فیدان دوو لایەنەکەی دیکە قسەی زۆر باشیان کرد بەهاریان هێنا چۆکان کە وەکو بڵێ سەرەتا مرۆڤ وا تێگەیشت کە تورکیا تەواو ڕازی بووە لەسەر بە ئەندامبوونی سوێد لە ناتۆدا بەڵام کاتێک نۆرەگەیشتە هاکان فیدان بۆ قسەکردن هاکان فیدان ئیتر بەردێکی لەسەردانا و ئاوێکی ساردی بەسەر ئاگرەکەدا کرد گوتی بە کورتی گوتی نەخێر بە کورتی گوتی نەخێر سوێد ئامادە نییە ببێتە هاوپەیمانی ئێمە و هاوکاری ئێمە و لە بۆ ناتۆ و سوێد ئێمە دڵنیانین لەوەی کە بە ئەندامبوونی سوێد دەبێتە یارمەتی دەر لە بۆ ناتۆ یعنی خۆی زۆر بەگران فرۆشت و ئەمە بەڕاستی کۆمەڵێک مشتومڕی لێکەوتەوە تاوەکو ئێستا لەناو میدیاکاندا باس لەوە دەکرێت کە تورکیا بڕیارێکی یەکلایی کەرەوەی داوە بەڕای من لەمەدا دڵنیان نیم کە تورکیا بڕیارێکی یەکلایی کەرەوەی داوە کە سوێد نەکاتە ئەندام بەڵام ئەم لێدوانە توندەی هاکان فیدان دوێنێ لە چیەوە هات بەڕای من لەوەوە هات کە لە پێنجی ئەو مانگەدا پێنجی مانگی حەوت ئیتر کریستەرسۆن لەسەر بانکهێشتی جۆ بایدن سەردانێکی ئەمریکای کرد و جۆ بایدن زۆر بەگەرمی پێشوازی لێ کرد
خۆی لە خۆیدا مەسەلەی پێشوازی نەکردنی ئەردۆغان لەلایەن جۆ بایدنەوە گرەیەکی دەرونی و سەرەتانێکی دەرونیە لە ناو دڵی ئەردۆغاندا. بەردەوام ئەردۆغان ئەڵێ بۆ بانجی من ناکە، بۆ لەگەڵ مندانانیژێ، بۆ قسە لەگەڵ من ناکە، نە ئەو دێتە تورکیا نە ڕێگا ئەدابنیش بسم لە واشنگتۆن بیبینم. یعنی چەندین هەوڵدراوە بەڵام هیچ هەوڵێک سەری نەگرتووە و بەردەوام جۆ بایدن ئەمە ڕەت کردوتەوە لەگەڵ ئەردۆغان دابنیشێ. بەڵام لە کۆبوونەوە گشتەکاندا بۆ نمونە کۆبوونەوەیکی ناتۆ دەکرێت ئەردۆغان و بایدن لەوێنیت سڵاوەک لە یەکتری دەکەن یان چەند دەقەیەک کۆبوونەوەیەک ساز دەکەن. ئەمە هەم لە دیپلۆماسیەتدا دەبێ، بەڵام بانکێشکردنی تایبەتی ئەردۆغان بۆ لای جۆ بایدن هەتا وەکو ئێستا وەکو بڵین مەحاڵی لێ هاتووەوە. ئەمە بەڕاستی دوای ئەوەی کە کریستەرسۆن سەردانی ئەمریکای کردو بابەتەکە پەیوەندی بە ناتۆ هەیە وا دیارە نازانین چه قسەی کراوە لەوێ، بەڵام ئەردۆغان و مێدیاکانی تورکیا بەردەوام ئەم کاردانەوەیان نیشاندا باشە مادەم پەیوەندی بە ناتۆ هەیە بۆ بانگی ئێمەش ناکەن، بۆ لەگەڵ ئێمەش قسە ناکەن. یعنی ئێمالکردنی ئەردۆغان پێم وایە وای کرد کە هاکەن فیدان لێدوانێکی واتون بدا، چاوەڕێ نەدەکرا لێدوانێکی واتون بدا و مێدیاکانی نزیک ئاکپارتیش بەر لە کۆبوونەوەکە قسەی جیاوازتریان دەکرد، بەڵام تەماشامان کرد ئەمە دەرنەچوو. لە هەمان کاتدا هەر دوێنێ بوو زێلنسکی و ئەردۆغان کۆبوونەوە، ئەردۆغان بانگی زێلنسکی کردووە، بەڵام شتێک کە لە ڕۆژەوی زێلنسکیدایە بە ئەندامبوونی ئۆکرانیایە لە ناتۆ و ناتۆ ئێستا کە بۆتە دوو پارچە، ئەمریکا و ئەڵمانیا پێیان وایە وا دیارە فەڕەنساش، بەڵام فەڕەنسا زیاتر خەریکی کێشەی خۆیەتی، پێیان وایە ناکرێ وڵاتێک کە لە ناو شەڕدای بێتە ئەندامی ناتۆ، وڵاتێک کە کێشەی خاکی هەیە ببێتە ئەندامی ناتۆ و ئێستا ئەمە لە بۆ ئۆکرانیا نابێ. ئەمە زیاتر ئەمریکا و ئەڵمانیانە ئەو قسەیە دەکەن. بۆ ئەو قسەیە دەکەن لەبەر ئەوەی ئەگەر بێت و ئۆکرانیا بێتە ئەندامی ناتۆ دەبێ مادەی پێنجی ناتۆ بکەویتە سەرمێز کە بەپێی ئەو مادەیە دەبێ هەموو وڵاتانی ناتۆ، هەموو وڵاتانی ناتۆ بە F-16 و F-35 و بە پاتریۆت و بە هەموو سیستم بە تانک تۆپەکانیاندا بەشداری لە شەڕی ئۆکرانیا دا بکەن دژی رووسیا و ئەمریکا ئەمەی ناوێ، بەریتانیا هیچ ئەمەی ناوێ، چونکە سەرەتا زیان بەخشەکە ئەو دەبێ. ئیتر لە بۆ هەندێک ئەمە ناکەم، بەڵام بەریتانیا و وڵاتانی دیکەی باڵتیک زۆر سوورن لەسەر ئەوەی کە ببێتە ئەندام وە پێشنیاری جیاوازی شەیە. هەندێک مفەکری ناتۆ پێیان وایە ئەکرێ هەندێک لە پەیڕەوی ناوخۆی ناتۆ دەستکاری تێدا بکرێت. بۆ نمونە ئەو خاکەی کە لە ژێردەستی رووسیادایە لە ئۆکرانیا، ئەو خاکی کە رووسیا داگیری کردو ئەمە لێگەڕین لە بۆ رووسیا، خاکەکەی دیکە کە لە دژێر دەسەڵاتی ئۆکرانیادایە بکەوێتە ناو مادەی پێنج، یعنی ئەمە شتێکی سەیرە بەڕاستی، شتی وقت نەبووە. ینی ئیتر بەگشتی لەناو ناتۆدا بەڕاستی گفتوگویەک هەیە کە ناتۆ ماوە یان نەماوە و ناتۆ دەبێت گۆڕانکاری تێدا بکرێت بەو شێوەیە کە تورکیا دەیەوێ ناکرێت، بەو شێوەیە کە زێلەنسکی دەیەوێ و ئیتر بەریتانیا بۆ چوونێکی هەیە و ئەمریکا بۆ چوونێکی دیکەی هەیە، ئەمەش ناکرێت. ئیتر لەو بارەیەوە بەڕاستی تورکیا زۆر قەلەقە، یعنی ئەگەر سوێد بێتە ئەندامی ناتۆ، ئۆکرانیا بێتە ئەندامی ناتۆ، ئەو کاتە شەڕ دەکەوێتە ناو ماڵی تورکیا و ئەردۆغان بەخۆی لە زگەوە بە پوتین بەستراوەتەوە لە ڕێگای ئابووری، لە ڕێگای S-400، لە ڕێگای سووریا، لە ڕێگای لیبیا، لە ڕێگای قەرەباغ. ئیتر ئەمانە هەمویان بەڕاستی سەر ئێشەی زۆر گەورنە لە بۆ تورکیا هەتا وەکو ئێستا خۆی یەکلایی نەکردوێتەوە بۆ ئەو بابەتە. و بابەتێکی دیکە مەسەلەی پارەیە. تورکیا هەم پێش بۆ مەلەرزەکە هەم دوای بۆ مەلەرزەکە قاسەکەی بەتاڵ بووە، یعنی قاسەی دەوڵەتی عوسمانی لە سەردەمی ڕوخانیدا چەند پارێتیدا بوو، قاسەی دەوڵەتی تورکیای ئەردۆغانی ئێستاش هەر ئەمەندە پارەی تێدایە. باش ئەو پارەیە لەکوێ دێنن؟ ئەگەر هات و ڕێگانەدەن ئۆکرانیا ببێتە ئەندام، ڕێگانەدەن سوێد ببێتە ئەندام، بە تایبەتی سوێد، ئەو چۆن ئەتوانن بچن داوای قەرز لە سندوقی دراوی نێودەوڵەتی IMF بکەن؟ یانی شتی وا مەحاڵە ڕوونادا.
لە هەمان لە بوو ئەوە ئەردۆغان لەو ڕۆژانەی ڕابردوودا تاکتیکێکی کرد، شانتاژێکی کرد، بەڵام لەمەدا شکستێکی زۆر گەورەی خواست. ئەویش ئەوە بوو چاوی لێ بوو داوای 12 میلیارد دلار وابزانم 12 میلیارد بوو، ڕنگ بێ زیاتر بێ، ڕنگ بێ من هەڵەبم، بەڵام وابزانم ئەمەندە بوو 12 میلیارد دلار لە چین کرد. بەڵام بەر لەوەی داواکاریەکە پێشکەشی چین بکە هەڵسان شانتاژێکیان کرد. شانتاژەکانی عوسمانیەکانی نوێ زۆر سەیری و سەمەرن هەڵسان لە ڕێگای دەوڵەت باخچەری هاوپەیمانەکەی ئەردۆغان ڕەبیە کادیریان داوەتی ئەنقەرە کرد باخچەری لەگەڵی دانیش. ئەردۆغان بەخۆی نا، وەزیری دەرەوەش نا، بەڵام باخچەری لەگەڵ. ڕەبیە کادیر چێە؟ ڕەبیە کادیر یەکێک لە سەرکردەی ئیسلامیە ئوغوڕیە چینیەکانە کە چەندین ساڵە لە بەرامبەر چین شەڕیانە و ناکۆچیان هەیە. و ڕەبیە کادیر پەیوەندیێکی باشی لەگەڵ جیهادیەکانی سووریاشێ لە ئیدلیب لەگەڵ ئۆغڕیەکاندا، بەخۆشی لە ئەمریکا دەژی. ئیتر دەوڵەت باخچەری بانجی کردە ئەنقەرە لەگەڵی دانیشت و پیاسەیان کرد، دانیشتون ڕسمیان کێشانەوە. دوای ئەوە حکوومەت بە ڕسمی داوای قەرزی لە چین کرد، بەڵام چین پێیگوت نەخێر. هیتر چین لە بۆ چین مەسەلەی ئۆغوڕیەکان خەتی سوورە، یعنی خەتی شەڕە، و هەتاوەکو ئێستاش هیچ کەس پێشبین ناتوانێت پێشبینی و گریمانەی ئەوە بکە ئەگەر باسی ئۆغوڕیەکانت کرد کاردانەوەی چینیەکان چۆن دەبێت، تا چ ڕادەیەک تۆڕە دەبن، تا چ ڕادەیەک دەگاتە ئاستی شەڕ، دەگاتە ئاستی پسڕاندنی پەیوەندی نازانی. بەڵام چین بە ئەردۆغانی گوت نەخێر، بەتەنیا بە نەخێر وەڵامی داوەتەوە، لەمە زیاتر قسەی نەکردووە. کەواتە پرسیارەکە ئەمەیە، ئەردۆغان لە کاتێکدا ئەوها خۆی بەهێز نیشانی ناتۆ ئەدا، نیشانی زێلنسکی ئەدا، نیشانی ئەمریکا ئەدا، نیشانی جۆ بایدن ئەدا، نیشانی چینیشی داوەها ڕەبیە کادرێک لە ئەمریکا دێنێ بۆ ئەوەی چین تووڕە بکە، پارە لەکوێ دێنی؟ لە ڕۆژانی ڕابردوودا، یەک دوو ڕۆژی ڕابردوودا وەزیری دەرەوەی ئۆردون سەردانێکی سووریای کرد و لە سووریاشەوە سەردانێکی وابزان لە سووریا کاتێک گەڕایەوە ببورن سەردانێکی ئەنقەرە کرد و جێگای سەرنج بوو کە ئەردۆغان بەخۆی پێشوازی لێ کرد. ڕنگ بێ ئەمە پەیوەندی بە سووریاوە هەبێت تا ڕادەیەک، بەڵام پەیوەندی بە کۆمەڵێک شتی دیکەشەوە هەیە. جگە لەمە لە حوتوی ئایندەدا، لە ڕۆژانی ئایندەدا سیسی سەرۆکۆماری مسر بۆ جاری یەکەم سەردانی ئەنقەرە دەکات لەگەڵ ئەردۆغان کۆ دەبێتەوە و وەفدێکی زۆر گەورە لەگەڵ خۆ دێنێ. جگە لە مەسەلە و بابەتە ئەمنیەکان بەڕاستی کێشەی سەرەکی، کێشەی ئیخوان موسلیمین سەرەتا، پاشان کێشەی لیبیا لەگەڵ وەفدێکی ئەمنی زۆر گەورە سەردانی ئەنقەرە دەکات و ڕنگ بێ ئەردۆغان ئیخوان موسلیمین بە تەواوەتی بفرۆشێ ئەمجارە، چۆن دۆسیای کاشکچی فرۆشتە سعودیا ئەمجارە ئیخوان موسلیمینیش بفرۆشێ. و ئەمانە هەمویان بەڕای من پەیوەندی بۆەوە هەیە کە ئەردۆغان ناچار دەبێ لە نێوان سندوقی دراوی نێودەوڵەتی و سندوقی پارەی چینیدا داوای قەرز لە وڵاتانی کەنداو بکە، ئیمارات و سعودیا. ئیمارات و سعودیا ڕنگ بێ ئەم قەرزەی پێ بدەن لە بەرامبەر خاک، لە بەرامبەر کڕینی چەند فڕۆکەخانە و بەندەر و شتیوا بەندەرەکان زۆر گرنگن، ئەو بەندەرە ئاویانە ڕێڕەوەکان، و لە هەمان کەدا تورکیا بە خۆیانەوە ببەستنەوە ئیتر عیاری پێ بدەن لە لیبیا و لە سووریا و لە شوێنەکانی دیکە. ڕنگ بێ وڵاتانی کەنداویش ئەمە بکەن و بۆ ئەمە بەڕاستی تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە پاشەکشەیەکی زۆر گەورە دەبێت. بەڵام پرسیارەکە دیسان لێرەدا ئەوێ ئایا وڵاتانی کەنداو بەبێ خۆرئاوا ئەتوانن ئەم قەرزە بدەن بە تورکیا، چونکە سیستەمی فینانسی ئیمارات و سعودیا هەتاوەکو ئێستا سیستەمی فینانسی بریتانیا، سیستەمی فینانسی ئەمریکیە، یعنی ئەمانە یەک فینانسیان هەیە. ئەمریکا و بریتانیا هەر کاتێک بیانەوەی لە ڕێگەی دۆلار ئەتوانن زیان بە سعودیا و ئیمارات و قەتەر و بەحرێن و کوێیت بگەینن. یعنی ئایا ئەمە دەکەن یان ناکەن، ئەمەیان جارێ دیار نییە. نامەوێ لەمە زیاتر درێژ بکەم، کۆبوونەوەی لیتوانیا زۆر گرنگە. تورکیا چه بڕیارێکەدا
هەتاوەکو ئێستا من دڵنیا نیم من پێم وایە بازار دەکات بازرگانی دەکات بەڵام بازارەکەی بۆ جێبەجێ نابێ ئەمریکا ئامادەنیە زۆر باجی پێ بدا ڕنگ بە فڕۆکەی F-16 پێ بدەن بە مەرج لە فلان شوێن بدە لە فلان شوێن نەدا لە فلان شوێن نایی بەکاری بین لە فلان شوێن دەبێ بەکاری بێنی و ڕێگای پێدەن بێگومان لە زاپ و مەتینان و لەو ناوچانەی کە گریلاکانی پەکەی لەیە حتا قەندیلیش هێرش بکە ڕێگای پێدەن ئەمە کێشەنی ڕێگای پێدەن چەند دێهاتێکی ڕۆژ ئاواز بردومان بکە و سەرکردەکانیشیان کادرەکانیشیان یەک بەیەک لە ڕێگەی فڕۆکەی بفرۆکەوان جاروبار تیرۆر بکە وەکو ئەمە دیکە ئەمانە هەمویان بە چاودێری و بە کۆنتترۆلی ئەمریکا دەکرێن بەڵام لەمە زیاتر بەڕای من ڕێگە نادا چونکە تاقە کارتێک لە دەست ئەمریکادا لە ڕۆژڕاتی ناوەڕاستدا کە مابێ ئێستا مەسلەی داعشە مەسلەی ڕۆژ ئاوایە مەسلەی هەبوونی هێزی سەربازیە حتا لە ئایندەدا ڕنگ بێ شتی دیکەش بکەن لە بەرامبەر ئێران و سووریا لە ناو خاچی سووریادا ڕنگ بێ لە ڕێگەی داعش بەڕاستی هەندێک کار بکە ئەمانە هەمویان جێگەی شیمانان بۆیە من پێم وانییە ئەمریکا لەو بارەوە تعویزی زۆر بە تورکیا بدا دەیانەوێت تورکیا ڕازی بکەن بە هەر شێوەیەک بێ مەسلەی سوێت چارەسەر بکە و دوای ئەوە تەماشای بابەتەکە دەکەن ئایا ئەگەر ئەمە نەیکرد دەبێ ئەگەر ئەمە نەیکرد ئەمە دوا دەخرێ بۆ کۆبوونەوەی مانگی 11 و 12 ویانیش کۆتایی ئەم ساڵ ویانیش سەرەتای ساڵی ئایندەدا لەوێ ئیتر لە کۆبوونەوەکانی ئایندەدا ئەو مەسلەی جارێکی تر دووپات دەکرێتەوە بێگومان لە بۆ سوێت کێشەیەک نییە من پێم وانییە مەسلەی سوێت بە ئەندامبوونی سوێد و فیلەند پەیوەندی زۆر بە رووسیاوە هەبێ نە رووسیا پەلاماری ئەوان دەدا نە نیازێکی وایە نەتوانایەکی واشی هەیە و سوێت ئەتوانی بەرگری لە خۆی بکە سوێت 100 ئەوەنەی ئۆکرانیا بەهێزە بەڵام مەسلەکە زیاتر پەیوەندی بە ڕێڕەوی بازرگانی چینیەوە هەیە بەڕای من بۆ ئەوەی ئەم ڕێڕەوە لە باڵتیک پەک بخەنیتر هەتاوەکو ئاوەکانی ئەسکەندەنافیا پەک بخەن زیاتر پەیوەندی بۆەوە هەیە و ئێستا کەش خۆ سوێت وەکو بڵێ لە ڕووی کردداریەوە ئەندامی ناتوێت هەموو کارێک لەگەڵ ناتۆ دەکا و پارەکەش نادا ئیتر لە ئایندەدا ئەمانە ڕوون دەبنەوە کاتێک ئەمانە ڕوون بوونەوە بە تایبەتی مەسەلەی سوێت لە ناتۆ ئەم کاتە ئەتوانی خوێندنەوەیەک بۆ سیاسەتی خۆر ئاوا دەربارەی مەسەلەی کورد بە تایبەتی لە سووریا و لە عراقیش بکەین لە کاتێکدا ئەم شتانە ڕوەدان زۆر جێگای داخە کوردەکان هیچ سەرنجێکیان هیچ دیقەتێکیان بۆ نیە مەسەلە من تەماشا دەکەم ئەوڕۆ لە ئەوروپا شەڕی پەکەکە و پارتی لەسەر ئەوەیە کامیان زیاتر کۆبوونەوە لە بلۆزان بکە هەرچی شاعیر و چیرۆک نووس و کۆلکە خوێندنەوار و کۆلکە ڕۆژنامە نووس و کۆلکە سیاست مەدار و پیر و پەککەوتە هەیە کوێیان کردوونەتەوە هەندێکیان لەو بەر هەندێکیان لەم بەر ئێتر کۆبوونەوەیان پێ دەکەن لەسەر چی لەسەر لۆزان یعنی لە ناو مێژووی 100 ساڵ بەر لە ئێستادا ماون کە مێژووەکەش بە غەڵەت دەخوێنەوە لە لۆزان نەگەشتون نازانن لۆزان بریتیە لە بچووکردنەوەی دەوڵەتی عوسمانی نازانن ئەگەر لۆزان نەبووایە ئەو کوردستانی عراقی ئێستا نەدەبوو نازانن ئەگەر لۆزان نەبووایە ئەو ڕۆژ ئاوای ئێستا نەدەبوو نازان ئەگەر لۆزان نەبووایە من نەم ئەتوانی بە کوردێکی وەها پەتی قسە بکەم وەکو کرمانجەکانی تورکیا ئیتر دەمگوت بابم زازایە دایکم کرمانجە ئەز ئاڵەمیش دەکەم لێ ئەز نەکارم قۆنشمیش بکەم بە تورکیا قسەم دەکرد وا دەبوویان جگەلەوە ئەڵێن پرسوڕا بە گەلی کورد نەکراوە پەیمانی لۆزان سازکەوە چۆن پرسوڕا بە گەلی کورد نەکراوە ئەو گەلێککە هەبوو پرسوڕای پێکراوە خۆ ماڵ بە ماڵ دەرگا بە دەرگا ناگەڕین ئایا ئێوە وەکو حیزب کە بڕیار دەدەن ماڵ بە ماڵ دەرگا بە دەرگا دەگەڕێن پرس بە گەل دەکەن ئەویش وا بۆ شتێکی وا بۆ ینی ئەو ئاغا و شێخ و مەلایەنەی کە هەبوونە ئەو ئەریستۆکرات و دەوڵەمەندانەی کە هەبوونە پێشوازیان لە داخوازیەکەی تورکیا کردووە بەو شێوەیە بۆی ئیتر مەسەلەکە
مەسلەی لۆزانیش لەو شوێ دەبێت تەماشا بکرێت وەزعی ڕەوشی کوردان لەو سەردەمەدا شتێکی کە بووە دەبێ ئێوە لە ناو مێژوو بێنە دەرەوە بەڕاستی و عوامەکەش عوامی کوردیش ئیتر تەماشا دەکەی خەریکی چیە خەریکی سۆسیال لەسەر سۆسیال مدیا خەریکی شتی پرۆپوچە هەندێک شت لەوانەیە ڕنگ بێ پرۆپوچ نەبن مەسەلەی گەندەڵیا فلانە کەس عارزی پێدرا فلانە کەس دوای 5 ساڵ ئاشکرای کرد تێگەی بەڵام مەسلەیەکی ئیستیغباراتی و مەسەلەی شەڕی شەخسی و مەسەلەی ئەوە ئاسۆی خەڵک زۆر کورد دەکاتەوە و ئەمەش پەیوەندی بۆ هەیە کە بەڕاستی ئالتەرناتیفێکی سیاسی نییە خوێندنەوەیەکی جیۆپۆلیتیک نییە خوێندنەوەیەکی گشتی و دوور و درێژ و استراتیجی بۆ بابەتەکانی هەموو بابەتەکان بابەتی سیاسی ڕۆژانەی بەسیتن لە بۆ هەندێک تەماشا دەکەن دوو حیزبی هەری بەکاریگەر لەسەر هەموو ئەو جوگرافیانەی پێی دەگوترێت کوردستان ئێستاکە شەڕیان لەسەر ئەوەیە کامیان زیاتر کۆبوونەوە لە بۆ لۆزان بکە هەموو بابەتێکە ئەوەیە زۆر بەداخەوە دێنە کۆتایی ئەم بەرنمەیە لە دوای 12 مانگ تەماشا دەکەین کە بڕیارەکان کۆبوونەوەی ناتۆ بە شێوەیەک تێدەپەڕێ ئەم کاتە ئەتوانین دووبارە هەڵسەنگاندنێک بۆ بابەتەکە بکەین سوپاستانەکەم تکە تاوەکو ئێستا لەگەڵماندا بن تکایە هەوڵ بدەن بەرنمەکانمان بە تایبەتیش لە کەناڵی یوتیوب بگوازنەوە لە بۆ دۆستانتان لایک بکەن کۆمنت بنووسن پرسیار بکەن هەموو پرسیارەکان وەڵام ئەدرێنەوە ئەگەر پرسیار بن و ئەوانەی کە بەشداریان نەکردووە واتە سوبسکرایبیان نەکردووە تکایە 2 دقە کاتی خۆتان تەرخان بکەن چرکەیەک لەسەر ئەو وێنەیەدا لە بەشی لە لایەنی ڕاستەوە لە ژێرەوە وێنێ سمبۆڵێکی یوتیوب هەیە نووسراوە سوبسکرایب چرکەی لەسەر بکەن و ئیمێلی خۆت و پاسوەردەکەت بنووسە ئیتر دەبیە سوبسکرایب لە لای من سوبسکرایب مانای چیە مانای ئەوێ هەر بەرنمەیەکی نوێ سازکرا یوتیوب و یانیش ئیمێل ئاگدارت دەکاتەوە کە بەرنمەکە سازکراوە چونکە زۆر کەس گلەی دەکەن ئەڵێن بەرنمەکانی جەنابەت نابینین ئەتۆ سوبسکرایب نەکەی نایبینی دەبێت سوبسکرایب بکەیت سوبسکرایبیش پەیوەندی بۆ هەیە کە لەناو تەلەفۆنەکەتدا سیستەمی گوگل و جیمایل هەبێ لەناو کۆمپیوتەرەکەشدا بە هەمان شێوە کاتێکی خۆش تا بەرنامەی ئایندا ڕێز و سلااو هیوا خۆشنەوە